سڵاوتان لێبێت لە شارێکم بەشێک لە حیزبە دەسەڵاتە باڵا دەستەکانی هەرێم کە لە پێش 16 ئۆکتۆبەر دەسەڵاتی لە سنوورەدا هەبوو بە قودس و ئەوی دیکەشیان بە دڵی کوردستان ناوی دەبرد بەڵام لە ناوەڕۆکدا نە قودس بوو نە دڵیان بەڵکو تەنها ئەرکیان دادۆشینی ئەو شارە بوو. ئێرە کەرکووکە شارێک کە تەواوی خزمەتی دەسەڵاتدارانی هەرێم بۆ ئەم خاکە بردننی سەروەت و سامانەکەی و جێهێشتنی خۆڵ و خاشاکێکی زۆر لەسەر شەقامەکان و قیرتاونەکردنی ڕێگاکان و ژینگەیەکی ناتەندروستە بۆ دانیشتوانەکەی سەرڕای بێکاری و بێهیواکردنی خەڵک. پێکەوە کوچە و کۆڵانەکانی شار گەڕەکە کوردی نشینەکان بەسەر دەکەینەوە لە ئەحواڵ و دۆخیان دەپرسین لە کۆتاییشدا لایەنی پەیوەندیدار وەردەگرین بۆ ئەوەی وەڵامێک بۆ ئەو خەڵکە وەربگرینەوە. لەگەڵماندا بن با بزانین نیوەی ئەو داهاتەی کە دەسەڵاتدارانی هەرێم لە پێش 16 ئۆکتۆبەر لێیان بردووە و بەردەوامیش دەیبن خزمەت بەم شارە کراوە. کەرکووک یەکێکە لە پارێزگا دێرینەکان مێژووی بنیانانی بۆ سەردەمی لۆلۆیەکان دەگەڕێتەوە. ئەو کات تەواوی شارەکە تەنیا قەڵا بووە و لە پاشان گەشەی کردووە. جێدەستی کارسازانی ئاشووری و کلدانی و مەسیحی و جووەکان بە خانووەکانی نێو قەڵاکەوە دیارە و ئەمەش دێرینی شارەکە دەسەرمێنێ. کەرکووک بەشێکە لە خاکی باشووری کوردستان و پێنجەم گەورەترین شاری عێراق 240 کیلۆمەتر لە بەغدای پایتەختەوە دوورە. ژماری دانیشتوانەکەی زیاتر لە 1,500,000 کەس و بەسەر نەتەوەکانی کورد و عەرەب و تورکمان دابش بوو. کەرکووک جگە لە ناوەندی پارێزگاکە خاوەنی سێ قەزایە بە ناوەکانی حەویجە و داقوق و دووبس کە لە ڕووی ئیداری و سەر بە حکومەتی فیدراڵی. سەر ڕێگای کەرکووک بەغدایە یاخود هەولێر بەغدایە. ئەمەش دیمەنەکانە لە سنووری شاری کەرکووک. کاتێک کە نزیک دەبیتەوە لەم شارە پڕنەوتە لەبری ئەوەی مەنزەرە و بە لە هەمان کاتا سەوزاییەکی زۆر و جوان ببینیت بەڵام بەم خۆڵ و خاشاکە پێشوازیت لێ دەکرێت و گوزەر بە ناو شارەکەدا دەکەیت. پێکەوە لەم بەشەی سەرەتای بەرنامەکەماندا تیشک دەکەینە سەر بڵاوبوونەوەی خۆڵ و خاشاک لە کوچە و کۆڵانەکان و تەنانەت سەر شەقامە سەرەکیەکانیش. لەگەڵماندا بن بزانین بۆچی ئەم شارە بەم دەردەوە دەناڵێ. ئەستەمە بە کوچە و کۆڵانێکی شاری کەرکووک گوزەر بکەیت و چاوت بە کۆبوونەوەی خۆڵ و خاشاکی زۆری ماڵان نەکەوێت. ئەمەش سیمایەکی ناشرینی پێبەخشی و بەشێک لە هاوڵاتیانیش بەهۆی خراپی دۆخی ئابووری بۆ بژێوی ژیانیان لەناو ئەم خۆڵ و خاشاکانە دەگەڕێن و کەلوپەل کۆ دەکەنەوە و دەیفرۆشنەوە. لە گەڕەکی کوردستان یاخود فەیلەقم لە شاری کەرکووک وەکو دەبینن هاوشێوە سنووری شار لەناو گەڕەکانیش بەم شێوە خۆڵ و خاشاک بڵاو بووەتەوە. من بۆ قسەکردنی زیاتر دەچمە لای بەڕێز مامۆستا فەرحان کاندیدی ژمارە 2 لە لیستی 163 مەشغەڵی کەرکووک. سڵاو لێبێ مامۆستاگەر، زۆر سوپاس بۆم دەرفەتە. مامۆستا چیت هەیە لەسەر ئەم خۆڵ و خاشاکە سەرەتا وەکو هاوڵاتیەک سەرەتا وەکو دانیشتوویەکی گەڕەکی کوردستان کە تاقە کاندیدی کە لە گەڕەکە کوردنشینە هەژار و پەراوێزکراوەکانەوە کاندید بووی، چی ئەڵێ لەسەر ئەم دیمەنانە؟ بەڵێ بەنای خۆی بەخشندۆ میهرەبان سەرەتاوە بەخێر بێن. ئەو وەکو لێتان دیارە ئەو زبڵ و خاشاکە ئەمە جەناب ئیشارەتێکت کردوتە وەکو دەرەوەی شار، بەڵام ئەمە ناوەڕاستی شاری کەرکووکە، ئەمە گەڕێکێکی کوردنشینە. ئەوە زبڵ و خاشاک هەڵمانی گرتووە. تەبعاً ئەوە بە شەرتێک ئەمە دوو سایدێکی سەرەکیە ناو گەڕەکەکە. ئەگەر هەندێک گەڕەکی ناو گەڕەکە هەندێک کۆڵانی دیکەتان پێپشاندەم هەر سەیرتان پێدێ ئەم گەڕەکە کە ئەوە لە تەنیشتی ئەم لای مەتاڕە و ئەو لای شەریکەی نەوتەوە ئەم شوێن ئەوە حەساسە و کە ڕێژەی دانیشتوانی زۆری کورد بووە چۆن ئەوها بێ خزمەتە. بەڵام من ئەمێ لێرەوە ینی خەڵک هەمووی بزانێت کە ئێمە
هەرکاتی دەسەڵاتی پێش 16 ئۆکتۆبرش کە ئەو کات کورد لێرە بوو سۆڵتەی مطلق و دەسەڵاتی ڕەها لای کورد و ئێمە هەر وەزعمان لە ئیستا باشتر نەبووە. نانی ئەوە نەبێ ئیستا بیکەینە ئەوەی بڵێن وڵا گەڕکە کوردیەکان پەراوێز خراوە بەڵێ گەڕکە کوردیەکان لە دوای 16 ئۆکتۆبرەوە پەراوێز خراوە بەڵام پێشووترش هەر یەکێتی پارتییان بۆ ئەم گەڕەکەی ئێمە نەکردویان بەڕاستی. وی بەڕاستی ئێمە خەڵکێکی فەقیر و هەژار و 10,000 خێزان لێرە بوو ئەوە هێواشیواش خەڵکوا لێرە بارەکە و خانی و گەڕک و ئەویانی کۆمەڵ ئەوەتە تەمەشای بکەن ئەوانە هەمووی نووسرا بۆ فرۆشن ئەو نووسرا بۆ فرۆشن ئەو نووسرا بۆ فرۆشنها هەر لە دەوروبەری خۆمان گشتی نووسرا بۆ فرۆشن لەبەر ئەوەی تەواو خەڵکێک تەحمل ناکە ئەوە هێواشی واژوا گەڕەکەکە عارەبی و دێتە ئێرە ئێستا ڕەنگە خەڵکێک پرسیار کە باش ئەی بۆ عارەبەکە تەحملەکە و کورد تەحمل ناکە دیارەم عارەبانەی دێنە ئێرە من هەر لێرە پێم خۆشە بە جەنابتانی بڵێم بە بینەرانتان بڵێم بە خەڵکی شاری کەرکووک بڵێم ئەو خەڵکانی کە دێنە ئێرە زیاتر ئەو عارەبانن کە لە دەوروبەری حەویجەن دێیەکانی زۆر دوورن ئەوان دێیەکانیان زۆر وێرانە کە کاتێک دێنە ئێرە ڕەنگە ئێمەمان زۆر خراپ بێ بەڵام ئەو هەر لە وەزعی ئەمنی لەوێ خراپە فڵانی پێ خراپ دێتە ئێرە زۆر پێی ڕازیە بەڵام ئیتر خۆتان ئەی بینن ئەمە بۆ مەسلەی منداڵەکان بۆ مەسلەی تەندروستی بۆ مەسلەی ئەو دووسایدێکی سەرکی وابێ بێ کۆڵانەکانی دیکە دوایی ئەگەر سێرتان کرد کاتان هەبێ بزانن چۆنە بڕاستی یەکێک لەو کێشانە کە ئەم ڕۆژەق بۆتەوە کۆبوونەوەی زبڵ و خاشاکێکی زۆرە لە هەموو سوچێکی ئەم پارێزگایە و بە تایبەتی لەم شوێنەی کە ئێمە ئێستا لێی وەستاوین تەنیشتی پردی شەهید عەلی ئەسکەریە بەردەوام لێرە زبڵ و خاشاکێکی زۆر تێکەڵ دەبێ بۆ بڕەئاوەی کە ئاوی بارانە و بەنداوەکەیە کە لێرەوە تێپەڕ ئەبێ تێکەڵ بەم هەموو زبڵ و خاشاکە بووە کۆمەڵێت توخمی جۆرا و جۆری تر دروستەکە دەبێتە مایی زەرروزیانێکی زۆر و بۆنێکی قێزەون و پیس ئەڕژێنێ بەسەر ئەم ماڵانەی کە نزیکن لەم شوێنەوە بەدەر لەواش ئەو هەموو زنگ و زەلکاوەی کە لێرە دروست بوو ئەو قەمیشەڵانەی کە لە هەفتەی ڕابردووە کە لێرانە بوو ئێستا خۆشببختانە هەوڵیاندا خەریکن شارەوانی ئێرە پاک بکاتەوە بەڵام مایی مەترسی بوو تەنانەت بۆ تاوان ئەنجامدانی تاوانی و شارەوانیش وەکو پێویست ڕەنگە بودجەیەکی باشی لەبەردەست نەبێت زۆر جار من کە ڕوبەڕووی ئەوان دەبمەوە و لەگەڵیانە ئاخاوتن ئەەکەم بۆ هۆکار چییە شارەوانی بەم کارە هەڵناسێ ئەڵێن ڕەنگە کارگوزارێکی کەم لەبەردەستی ئێمە بێ و بودجەیەکی باشمان لەبەردەستانە بێ بۆ کۆکردنەوەی ئەم زبڵ و خاشاکە و خاڵی کۆتاشمان ئەوەیە کە نایەڵن کۆمپانیایەک بێت ڕیسایکلینگ بکات واتە زبڵ و خاشاکەکە کۆ بکاتەوە و دووبارە بەکاری بهێنێتەوە ئەمەش یەکێکە لەو خاڵانەی کە ئەم شارە بەدەستیەوە دەناڵێنێ دیارە زەرورزیانێکی زۆر بە ژینگەی ئەم شارە گەیشتووە لە دەرەنجامی ئەم هەموو زبڵ و خاشاکە و ڕێژەی توشبوانی نەخۆشی شێرپەنجە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە یەکێک لە هۆکارەکان دەگەڕێتەوە بۆ ئەم بابەتە و سیمای شارستانیەتی هەر شارێک و پێشکەوتنی هەر شارێک لە هەموو وڵاتانی جیهاندایە بەوە بەدی دەکرێت کە پاک و خاوێن بێ و ڕێژەیەک پانتایی سەوزایی جوانی تێدا بێت کە ئارامی بەرقەرارەکە ئاساییشی دەرونی بەرقەرارەکە بۆ هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایی ئێمە بۆیە لێرەوە جارێکی تر من داواکارم ئەوانەی کە لایەنی پەیوەندیدارن هەوڵ بدەن فشارێکی زۆر بخەنە سەر حکومەتی فیدراڵی مرکزی بۆ ئەوەی بە پێی یاسا ئەو یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە و سزای سەرپێچی کاران بدرێ و لەبری ئەوەش قەرەبوو بکرێتەوە بە بڕێک لە پارەی سزاکە بۆەوەی خزمەتی ژینگە و ئەم زبڵ و خاشاکەی پێ بکەیت یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە لەو شوێنانەیە بە تایبەت سەگیش کۆ دەبێتەوە لەسەر زبڵ و خاشاکەکان نەک تەنانەت هەر سەگ پەرژین بێ لە ڕووی بەڕێستان هەموو جۆرە ئاژەڵێک لە شوێنی زبڵ و خاشاکایە لەوێ کۆ دەبێتەوە چکە بڕێک لەو ئاژەڵانە ڕەنگە لە ژیان بەردەوامبوونی ژیانی ئەوان لەسەر ئەو پیسی و ئەو زبڵ و خاشاکەیە ئەوە بۆ خۆی جۆرێک لە توخم و لە پیسی تر بەجێ هێڵەیە کە لەگەڵ باوهەوا و بارandایە دەگوازرێتەوە بۆ شوێنێکی تر پیسیەکان دەگوازرێتەوە لە سنوورێکەوە بۆ سنوورێکی تر واتە دەبێتە گواستنەوەی نەخۆشیەکانیش بۆ لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیە بە پێی زانیاریەکانی پەیام ڕۆژانە لە شاری کەرکووک 1000 تۆن خۆڵ و خاشاک کۆ دەبێتەوە بەڵام شارەوانی تەنیا دەتوانێت 500 تۆنی کۆ بکاتەوە و مانگانە 15,000 تۆن لەسەر شەقام و شوێنە گشتیەکان جێدەمێنێت لە بەشێکی دیکەی بەرنامەکەماندا مەبەستمان بوو وە تیمی ڕۆژنامەوانی پەیام وە بەرنامەی بەدواداچوون وەکو تەواوی کارەکانی ڕابردوومە بە شێوەیەکی پیشەیانە کار بکەین تەنها لایەنە نەرێنی و بێخزمەتیەکە نەخەینە ڕوو و گلەی هاوڵاتیان نەخەینە ڕوو لایەنە پەیوەندیدارەکانی لێ بەدەرکەین هەر لەو چوارچێوەیەشدا لە ئێستادا هاتووینەتە خزمەت سەرۆکایەتی شارەوانی کەرکووک
بۆ گفتوگۆکردنی زیاتر وە قسەکردن لەسەر کێشە و ئاریشە خزمەتگوزاریەکانی شارەکە تا ئەوەی لەم ڕێگەیەوە وەڵامێک بۆ دانیشتوانی شاری کەرکووک وەربگرینەوە لە هەمان کاتیشدا بەشێک لەو گلەیانەی کە هەمانە ئێمەش کە بەتایبەت ئەو دۆخە نەخوازراوەی کە دروست بووە هەم لە بابەتی ئاوەڕۆ هەم بابەتی خراپی خزمەتگوزاریەکانی ڕێگاوبان ئاراستەی سەرۆکی شارەوانی بکەین. زۆر سپاس ئوستاز بۆ ئەم دەرفەتە بەڕێز کاک ئەحمەد. لەم دۆخەی کە لە شاری کەرکووک ئەگوزارێت تا چەند پشکی شێر بەڕێوەبەرایەتێکی جەناب دەکەوێت. لە ڕاستیدا ئێمە خۆمان وەکو شارەوانی ڕازینین لەو خزمەتگوزاریانەی کە پێشکەشی هاوڵاتیان کراوە. ئەویش ئەگەڕێتەوە بۆ کەمی میزانیە و بودجەی تەرخانکرا بۆ نمونە بۆ پاکردنەوەی شار میزانیەکی زۆر کەممانەیە بە بەراورد بە گەورەی باڵین شاری کەرکووک و فراوانی و ئێمە خۆمان لای خۆمانەوە ڕازینین بەڵام هەوڵمان داوە لەم ساڵدا 10 ملیارماندانەوە بۆ پاکردنەوەی شاری کەرکووک و ئەگەر هاتوو ئەو میزانیە وەکو خۆی جێبەجێ کرا من تەسەوڕەکەم ئەم کێشەی پاکردنەوەمان نامێنێ لە شاری کەرکووک. کێشەکانی کەرکووک فراوان و قۆڵیش یعنی زۆرن ڕێژەکەی ئەم بابەتی خۆڵ و قاشاکە هەم ڕێگاوبانە هەم مەسەلەی تاپۆ نەکردن و تەجاوز و کێشەکان خۆتان وەرە قۆڵیشن لەبەرەوەی مێژوویەکیان هەیە و لە هەمان کەلچە چارەسەرکردن تۆزێ بەبوونی تایبەتمەندی شارەکەەوە وەک پێویست نییە لەبەرەوە ئەمەوێ دختە لە سەریان بۆسین مەسەلەی خۆڵ و خاشاک ئەخر ئێمە ئەچین بۆ هەر شارێک ئەگەر ناوەڕۆکەکەشی ناوەکەشی زۆر با بڵێن پەراوێزکرااو بێ دەواازەکەی قەشەنگە سەوزاییەکی زۆر بەڵام ئێمە ئەگەر لە هەولێرەوە بین بۆ بچین بۆ بەغدایان بۆ ناوڕاستخوار عێراقیان بۆ یەین لە ناو کەرکووکە خۆڵ و خاشاکی زۆر بەدرێژای ئەو شەقامە بڵاوەتەوە بە پێچەوانەوە لە سلێمانی و یی بۆ کەرکووک بە هەماشی و خۆڵ و خاشاک چوادەوری ئەو ڕێگەی گرتووە باشە ئەلەن ئەقل وەکو ئەوەی کاڵێن بودجەکە نییە ئەوە نییە بۆچی کارێ ناگەنیشتەوە دەواازەی شاری کەرکووک یان ئەو ڕێگا سەرکیانە بەو شێوە نەبێت. خۆی ڕاستە ئەو بابەتە هەیە بەڵام ئەوی شەگەڕێتەوە بۆ تەوعیە لەناو خەڵک ئەوە زۆر گرنگە مەسەلەن بۆ نمونە سێرەکەی من زۆر بەی جار کە با بڵێن بە دەواازەکانە هاتوچۆ ئەەکەم سێرەکەم خەڵکی ئەو زبڵی کە هەیەی لە ناو شار فڕێدا لە دەواازەکان بە شێوەیەکی هەڕەمەکی ئەوە دەوری خۆی هەیە تەمان و بەڵام ئێمە نەوەستاوین لە دەواازەکانیش ئیشمان کردووە بەڵام وەکو پێتم وت بودجەکەمان یعنی ئەوەی کە تەرخان کراوە زۆر مەحدودە یعنی بەشی ئەوە ناکە بڕۆین دەواازەکانیش پێپاکەوەکەین. مەسلەی پابند نەبوونی خەڵک ڕاستە بەشێکی گلەیە بەڵام لە هەمان کاتیشە ئەمە یاسا ئەبێ ڕێکی خاوە لە هەمان کاتە دەسەڵاتی ئێوە مەسەلەن بۆ هاتوچۆکردنی ئۆتۆمبیل شۆفێرێک کاتێک لەوچە حەزێکی تیژڕەوی هەبێ حەزێکی نایاسایی بوو نەبێ بەڵام کاتێک کە سزات داناوە لە هەمان کاتا بە یاسا ڕێگە خستووە خەڵک کۆنتڕۆڵەکەی جەنابیشتان نابێت لە ڕووی ئەوەی کە شارەوانی ژمارەکەی زیاتر بێ وەکو بابەتی کۆمپانیاکان بۆ ئەوی پاکی بکاتەوە و لە هەمان کاتیشدا خەڵک سزا بدرێ هەنی ئێوە ڕێکارەکانتان پێشوەختە پێش ئەوەی ڕخنە لە خەڵک بگرین هەست ناکەن بەهۆی دۆخەدارەیەکی کە باسیەکەی زۆر بەهێز نەبێ و خەلەلەکە زیاتر بۆ بەڕێوەبەرایەتێکی جەنابتان لەگەڵ ڕێزمان بگەڕێتەوە. ئێمە سزادانی با بڵین غەرامەی خەڵکی کە لە قانونە هەیە بەڵام ئێمە زۆر سزای ئۆتۆمبیلانە ئەدەین کە لە دەواازەکان سێرەکەی خۆڵ و خاشاک فرێدەن بە شێوەیەکی هەڕەمەکی و ڕقەمەکەیان ئەنێرین بۆ مدیریەی مرور لەوێ سزا ئەدرێن سزای فەوریمان نییە با بڵین لای خۆمان ئەوەی کەش لەلایەنی قایمقامەوە سزا ئەدرێن بە بەردەوامی ئێمە ئەو ئیجراءەمان هەیە لەگەڵیان ینی بەس بەو شێوەیە نییە لە ئاستی پێویستانیە. بە قسەکانی جەنابتە ئەوە بینم کە جارێ زۆر دەژبینی بەوەی ئەم کێشە چارەسەر ببێ لە بنەڕەت وەڵاهی ئێمە بتەوێت کێشەکە چارەسەر بێ بەس بە شارەوانی ناکرێ ئەبێ خەڵکەکەش هەماهنگ بێ لەگەڵی من کە خەڵکی ئەبینم هەماهنگ نییە کۆمپانیای پێویست لە شارەکە خەریکن خۆڵ و خاشاک بکەنەوە یان بەڵێ هەیە
بەڵام بەو ئاستە نییە وەکو باسم کرد میزانەکەی ئەو میزانەیە نییە بۆ نمونە من ئێستا شاری کەرکووک پێویستی بە لایەنی کەم بە 200 کابیسەیە بەڵام لە حاڵی حاضر ئێمە 100 کابیسە ئیشەکە لە ناو شار سیارەی خۆڵ و خاشاک بێجیاوازی ئایبەت نییە بۆ تەواوی لایەنەکان بە تەواوی پێکهاتەکان و تەواوی یەکە ئیدارەکان کە کەرکووک لەم دوو قسم گوزاری خراپایە خۆی ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو میزانی کە لە باوە تەخسیسەکرێت یعنی تەسەوڕ ناکەم ڕەبتی هەبێ بەوە پێش 16 ئۆکتۆبەریش خۆمان دەزانین کە پارتی دموکراتوری نیشتیمانی کوردستان بەتایبەتی ژماری کوردستان دەسەڵاتیە بوو لەو کاتەشا دۆخەکە ئەگەر تۆزێ باشتر ببێ بەڵام زۆر باش نەبووە نەک تۆزێ باشتر زۆر باشتر بوو نەیستا بەڵام دۆخی گەڕەکە کوردیەکان ئەو کات و ئێستاش وانە پێشتر با بڵین ئەو گەڕەکە بێ تاپۆیانەی کە لە شاری کەرکووک بوو سەبکردن و کۆنکریتکردنێکی زۆر زۆرمانە کرد ئێستاش هەیە بەڵام ئێستا ئێمە لە میزانەی ئەمساڵ با بڵین هەموو میزانەکەمان ئێلغا بووە لەبەر ئەوەی مەشروعێکی مەجاری هەیە مەجاری کەرکووکی گشتی ئەبێ ئەو مەشروع تەنفیز بکرێت بۆیە چی سەب و قیر تاوکردنێ هەمووی ئێلغا بووە بەشێکیێبێ هەڵبۆشێنرێتەوە هەر هەمووی هەڵەوەشێتەوە بەبستەوەی ئەوانی کە قیریش کراونین بەشێکیان باس لەوە ئەکرێگەری لەو کاتەدا نەک بەشێکیان هەر هەموو کۆڵانەکان خۆی کارەسات نییە بەڵێ خۆی کارەساتە بەڵام ئەمە مەشروعێکە لە بەغاوە جێبەجێ لە ئەبوو پێشتر حسابی شتانە بکرایە پێش ئەوەی قتاو بکرێت پێشەوەی ئەوە بکرێت یعنی خۆی بەشێک لە خەلەلەکان ئەوەیە کە دەڵێن زۆر کات بۆ بابەتێک سا مەسەلەن شەقامێک شەقامی دووبەی پێڵێن حالێن ئێمە لێەوە هاتین ئیزدیحام بوو لەبەرەوە دووبارە هەڵێکردنەوە بۆری و ئیشی تیاکرێت و ئەوانە خۆی ئەم نامونەزەمی گرفت خەلەلە هەیە بەڵام ئەم مەشروعێکی جیاوازە ئەمە مەشروعێکی زەخمە لە بەغاوە جێبەجێ ئەکرێت با بڵین بای 2 تریلیۆنیشە تقریبان لە شاری کەرکووک چی فەرع هەیە بێ هەڵکەندرێن مەشروعی تۆڕی ئاوەڕۆی بۆ ئەکرێت ئەم بەشەی دیکەی بەرنامەکەم وەکو لە دیمەنەکاندا دیارە باسکردە لە خراپی ڕێگاوبانەکان لە شاری کەرکووک و بەتایبەتی لە گەڕەکە کوردنشینەکان دەمانەوێ لەم بەشەدا بپرسین دۆخی تۆی هاوڵاتی تۆی دانیشتووی کوردنشینی شاری کەرکووک چۆنە لەگەڵ ئەم دۆخە نەخوازراوەدا کە تەنانەت هاتوچۆکردن بە ئۆتۆمبیلیش سەختە چ جای هاوڵاتی بە پیادە یاخود قوتابی لە ڕێی مەکتەب و یاریکردنی ڕۆژانەیدا لەگەڵماندا بن بزانین معاناتی هاوڵاتیان و دانیشتوانی شاری کەرکووک لە چ قۆناکێک و لە چ ئاستێکدایە کە لە ئێستادا وەرزی دابارین دەستی پێکردوێتەوە و لە هەمان کاتیشدا بانگەشەی هەڵبژاردننی دەسەڵاتدارانی هەرێم لە کەرکووک بە چڕی بەڕێوە دەچێت و پێیان دەڵێن بزانین ئەم دۆخە ڕووقایمی ئەوان پیشان نادات کە دۆخی دانیشتوانی شاری کەرکووک بەم چەشنەیە و ئەوانیش لە بەڵێن و لە وتە ناڕاستەکانیان کەمی نانوێنن لەگەڵماندا لە بەشێک لە گەڕەکە کوردیەکانی شاری کەرکووک بەهۆی خراپی ڕێگاوبانەکانیان و دروستبوونی قڕولیتە لە کاتی باراناودا دانیشتوانەکانیان ناچار بوون کومبال لە بەردەم دەرگای حوشە و کۆڵانەکانیان ڕابخەن بۆ ئەوەی خۆیان و منداڵەکانیان لە قڕولیتە بپارێزن. واللهی وەکۆی بینن ئەوەت فەرموو سێریک چی ئەمەی پێخۆشە لە ساڵێکە ئەبێت دەکەڕەت ئێمە لەیراکە ڕێگاوبان چاک بکەین ئەوە هەموو کۆڵانەکە ئازانن هەموو خۆمە چاکمان کردووە بەس ئیسفادەی نییە لە حسابی خۆمان چاکمان کردووە ماڵەکانم بۆ دەرکە دەرەوە ماڵ بە ماڵی 5,000 مالیان وەرگردووە لە حساب خۆمان ئەوەت هەمووی خۆمان چاکمان کردووە یعنی یەکێک نەهاتووە بڵێ ئێوە مەعاناتان چییە ئەیانەوێ بەچی ڕێکەوە بێن بۆی راکە و بیانەوێ داوای دەنگمان لێ بکەن واللهی ئەلێرەوە ئاوها بڕوە ئاوها بێتەوە یەک کەس دەنگیان پێ نادە ئەمە ڕاستیە ئەگەو شتێکی بۆ من نەکرد من چی بۆ بکەم من بڕۆ بدەنگی پێ بدەم لە بەلاش ساڵانی تر دەنگمان پێدا و ئەوەی تر ڕۆی هیچمان بۆ نەکراوە ئەوەت فەرموو بە چاو خۆتان بیبینن بەڵای ئێمە وەک دانیشتوانی شاری کەرکووک با بڵێن گەڕەکی شۆرجە سەرکارێز
ئەو معاناتەکانتە لەبەر چاوتانە یعنی ئێمە وەکو شخصی خۆمان کاچین بۆ دەوام دوو لە ڕووی جەنابتان ئەبێ دوو پێڵاو بەکاربێنین پێڵایەکی لە گەڕەکەەکە دەرچی تا پیس بێ پێڵاوەکە تریش لەسەر جادەکە بگۆڕی هەتا بچی بۆ دەوام پێی هەروەها تەلەبەکان ئێمە ئەبێت تەلەبەکانمان بەڕاستی بە باوش هەڵگرین لەم قوڕوقڕاوە دەریان کەین تێگەی ئەبێ لەم قوڕوقڕاوە ئەم تەلەبانە دەرکەین کە بارانیش ئەبارێ یعنی تەواو ئەبێتە فەیەزانی وەک چۆن ئەڵێ ئەبێتە نۆتیێلایەک ئەم جادەوبانە بەڕاستی ئێمە داواکارێکەمان ئەوەیە کە ئەم حکومەتە بۆمان بکە ئەم جادە و ڕێوبانەمان بۆ چاکاتەوە ئەم کۆڵانانەمان بۆ چاکاتەوە چونکە معاناتێکی زۆرە بینین چ لە ڕووی مناڵەکانەوە بێت چی لە ڕووی خۆمانەوە بێت ئەو معاناتەکان ئێمە وەڵا بۆچی فرۆشیە ئەوەی چاوی بکەیت تێرە خانەوە کڕێ بە حەیات فەرمەوە ئەوە خانوێک لێ نووسرا بۆ فرۆشتن ئەوەی تر نووسێتی ئاوها بڕە سێرکە بزان چەند ماڵتر نووسێتی بۆ فرۆشتن ئەها لە بەرامبەر خۆمان نووسراوە بۆ فرۆشتن یان ئێمە حاڵە ئەمە ژیانە وەڵڵه تەلەبە ناتوانێت بڕوا بۆ مەکتەب تەلەبە بداتە ناو قوڕ چڵکاوە بەنام ئاوەیە بڕە بەناو چڵکاوەیە بڕە وەڵڵ ئەگەر وا بڕوا ئەم ساڵ بارانەکەی باش بێ ئەبێت دزمە لە پێ بکەین و بڕێنە دەرەوە ئەجا خۆشمانیش کە دەرەچین ئەڕوین بۆ داوام عەرزی جەنابتم کرد یعنی هیچ هەتا ڕوویتە سەرجادەکە هەتا ئێرەت قوڕاو هاتووە جاروا هەیە ئەخلیسکێی هەر بەدەماڕی ئەکەوی هەر زۆری شەوەتانەوە لە بەرامبەر جەنابتەوە قلێچێتی هەر زۆر تاو یعنیم گەڕەکەت تیاچۆ کەسێک نییە بێ ئەلێرێ هاوکاریمانکە بێ چاچ کاتەوە ئەم ڕێگاوبانە بۆم بەچی ڕوویەکەەوە دێ داوا ئەکاکە ئێمە دەنجی پێ بدەین تێگەی پیانمان و تۆ چەند کەڕەت هاتۆتە ئێرە بە سەر چاو بۆتانەکەین یەکان بە سەر چاو یاخ نابێ بزانین تو هاتوویتە بە منەڵی کاکە جان حەق نەبێ مەساحێکی بۆ من هاوردووە فیتە لێدا لەم دیوارە بۆ ئەو دیوارە کاکە جان بەیانی دێنێکەین ئاخە کام بەیانی زۆرە بەیانیم ساڵ بەیانی کەی بازانین نەوەڵا برای جان نە حکومەت نە دەسەڵات هەمووی بەیانی بۆ تەکەم و بەیانەکەی خواکەریمە ئەسڵ و ئەساسی ئاوڕۆژ نییە تەوان ئاوڕۆ هەر نییە مامۆستا بۆ ئاوڕۆکان چی لێ کردووە ئاوڕۆکان ئەوها لێ کردووە یعنی ئەوە بۆ خۆی با بەبان جادایە بڕوە یعنی ئەوە تەمان ئەم سەب و قیرە ئەمە هی کاتی سەدام حوسێنە ماوەت کە سەدام ڕووخاو ڕژێمی پێشتر کە ڕووخاوە ئەمە هەر ماوەتەوە تا ئیستا ئەمانە نەیانتوانی ئەمە قیرە بکەن لە 2023 لە 2023 بۆ ئیستا ئەمە 20 ساڵەکە ئەم کۆڵەمە سەبێک نەکراوە قیرێک نکرا بە شەرتێک ئەمە دوو سایدە ڕئیسیەکەی ناوگەڕەکەی مامۆستای بەڕێز اینجا بڕۆیتە ناو کۆڵانەکان هەر بەڕاستی زۆر مامۆستا فەرحان لە ڕابردووە وەکو چالاکوانیەکو مامۆستایەکی ئەینی هیچ هەوڵێکتان داوە کە با بڵێن چارەسەرکی ئەم دۆخە بکەن یان بێ ئاکان بۆیان نا هەر هەوڵتان نەداوە وەڵام مامۆستا ئێمە بە جۆرەی توانای خۆمان ئێمە چونکە لە سوڵتە و لە دەسەڵاتان نەبووینە حتا هیچ پۆستێکی ئیداریمان لەم شارە نەبووە بە پارەی خۆمان ئەوانەی کەتوانی بێتمان وتمانە خەڵکی ناو ئەو کۆڵانە زۆر خراپە ئەو لەوێ قوتابخانەیەک هەیە یعنی ئامادەی کچانە بەڕاستی هەر هەمووی بەناو قوڕەکەی ئاڕۆیشن ئێمە خۆمانەوە 5,000 و 10,000 باوەڕکە خەڵکێکی دڵسۆزی گەڕەکە ڕەت بۆ تەکسی وتەدی مامۆستا مادامەوەی شاکەنەوە با 20,000 منیشی تێبێ هەندێشتمان بۆیان دروست کردووە مەجاری لە هەندێشیان تەقیوە خۆمان سەڵیشمان بینی و چیمەندۆ ئەوە بە هەوڵی ئێوە لە ڕێی سەرۆکاری شارەوانی ئەوە کراوە ئێمە هەوڵماندا سەرەتا ئەو هەوڵەکانمان ئاهوای کە لە ڕێگای شارەوانیەوە بیکەین بەڵام زۆر جار ئەوانەی خۆمان بەڕاستی نای شارمە ئەوانەی خۆمان ئەم خزمەت گوزاری کە بۆ ئەم گەڕەکە دەرەچێت ئەیبن بۆ گەڕەکانی دیکە بۆ شۆرا بۆ دەواازە بۆ ئەلوێ کۆمەڵەکە زەویان هەیە یانوێ ئەو زەویانە کە سەبی بۆ ئەکەن و کۆڵانی بۆکەن ئەو زەویانە 2 میلیۆن ناکە بۆ خان ئەیدەن 25 میلیۆن و 30 میلیۆن ئەو ئیشەکانیان ئەوهای مامۆستا ئێرە گەڕەکی فەیلەقە دۆخێکی تایبەتی هەیە بەهۆی کەمی و خراپی خزمەت گوزاریەکان گەڕەکەکە دەکەوێتە نێوان عەرەفە و کەیوان و فڕۆکەخانەی کەرکووک بەڵام تەنیا ئێرە ئاوا پەراوێز خراوە نەبێت بە مجاملە مامۆستا فەرحان لە ماوەی ڕابردوودا درێغی نەکردووە لە خزمەتەکانی بە گەڕەکەکە من لە بەردەم دیوانی خوش ئامادەم شایەتی حەقی بۆ بدەم کە بەردەوام لە خزمەت هەژاراندا بووە ئینشا ئەڵڵا لە هەڵبژاردننی ئایندەش سەر دەکەوێت لە پێشووتردا تەنانەت هاوکاری منیشی کردووە متواضعية كل العالم مەسلەی ڕێگاوبانەکان پێش ئەوەی بچمە تەوەری ئاوەڕۆ بە تایبەت باسی و بابەتە بکەم ڕێگاوبانەکان و بە تایبەتی ناوگەڕەکە کوردیەکان زۆر خراپە یعنی بە شێوەیەک هەندێکیان تاو پەراوێز خستنی پێوە دیارە مەسەلەن پەنجا عەلی چووین فەیلەق چووین زۆر لە گەڕەکانی دیکەش
باروتخانە چووی ینی تەنانەت لە باروتخانە فەرشیان داخستۆنە ناو قوڕەکە بۆ ئەوەی پێیان گوزەر بکەن چی ئەکرێ بۆ گەڕەکان وەکو ئاماژەم پێی کرد ئێمە لەم ساڵ میزانێکی باشمان دانا بۆ سەبکردنی ئەو کۆڵانانە بەس بەهۆی ئەو پرۆژەی مەجاریە ئێڵغامان کردەوە ئەو مەجاریەکەی کۆتاییە ئەو مەجای ئەو پلانی بۆی دانراوە کەی کۆتاییە وەکو مزگەنیەک بۆ دانیشتوانی شارە کوردیەکانیان گەڕەکە کوردیەکان بەداخەوە ئەو مەجاریە ئیشی ئێمە ڕاگرت بەڵام ئەم ساڵ تەجیلیان کرد بۆ هەیە ساڵێکی کەش نەکرێت بەڵام ئیشی ئێمەی ڕاگرت کەواتە قوربانی یەکەمەر هاوڵاتیان وڵای بەداخەوە هاوشێوەی سێکتەرەکانی دیکە ناو بازاڕی شاری کەرکوک و پەراوێز خراوە و بەو هۆیەوە سیمای بازاڕێکی هاوچەرخی پێوە نابینرێت. خاڵێکی تر کە گرنگە زۆر ئێمە بەڕاستی لەسەری هەڵوەستە بکەین کە هەموو بازاڕەکان و شەقامەکانی ناو شاری کەرکوک بە تایبەتی و شوێنانەی شوێنی کاسبکارانە لەبێ زبڵ و خاشاکێکی زۆر تەنیوە و ئەم شارەی تەنیوە و کۆبۆتەوە دیارە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە بە دوواداچوون بۆ ئەم کارە ناکرێ بە پێی یاسا و دەستوری عێراقی مەرج وایە سزای ئەو کەسانە بدرێت کە سەرپێچی بابەتەکانی یاخودکایەکانی ژینگە دەکەن لە لای ئێمە نەغەرامە هەیە نە بە دوواداچوون هەیە بۆیە کەس بایەق بەم بوارە نادا بارودۆخی شار بەم شێوازە بینین داواکارین لە کەسی پەیوەندیدار لەناوم شارە و بە تایبەتی بەڕێوەبەرایەتی شارەوانی شاری کەرکوک و ئەو فەرمانگانەی کە پەیوەستن بە پاکوخاوێنی ناو شاری کەرکوک هەوڵ بدرێت بە پێی یاسا سزای ئەو کەسانە بدرێن کە سەرپێچی ئەکەن و قەرەبووی ئەو زەرر و زیانانە بکەنەوە کە ئەبێتە مای پیسبوونی شارەکە و تێکدانی ژینگەی شاری کەرکوک و لە دەرەنجامی شابێتە مایی توشببوونی کۆمەڵانی خەڵک بە هەموو نەخۆشیە کوشندەکان کە لە ناو شارە زەق بۆتەوە سەری هەڵداوە و هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەم هەموو زبڵ و خاشاکە و ئەو هەموو دووکەڵە پیسەی کە شاری تەنیوە. کاک ئەحمەد کاتێککە ئەچین بۆ هەر شارێک مەستەنە دەچین بۆ سلێمانی ئەچی بۆ سەواڵەکە مەستەنیاچی بۆ ناو بازاڕی شاری سلێمانی بۆ هەولێر بۆ قەڵا بەڵام بۆ کەرکووکەی و بازاڕەکەی زیاتر تووشی بەڵین بێتاقەتی و ئەوە ئەبی کاڵی باشە بە شارەکەیان ناو بازاڕەکەیان ئاوا بێ خزمەت گوزاریە ئاوا قەرەباڵکی و جەنجاڵیە باشە شوێنە خۆشەکەتان کوێ لەسە بازاڕەکە چی تۆ ئەگەر قەزدت بازاری لای قەڵا لای قەڵا بازاری لای قەڵا ئێمەوە لەگەڵ لجنەکانی قایمقامیەت تەرتیبێکی جوانمان بۆیان کرد کۆمەڵە خەڵکێک هەبوو با بڵین بەهارەمەکی دوکان و شتیان کرد و هەمویانمان هەڵگرت و ئێستاشان عەرەبانەکان دەستگێڕەکان کەم بوونەتەوە زۆر سەیتەڕەمان کردوت سەریان و هەر ڕێنە بوو ڕێ بکەیت ئەو کاتە ئەو ئەگەر وشەکە گونج ئەو پیس و پۆخەڵیە ئەو بڵاو بوونەوە ئەو نامونەزەمیە چییە مەسەن شارەوانی بۆچی بەردەوام کارمەندی نییە لەو بازاڕە بۆ ئەوی بۆ شێوە نامونەزەمە نەبێ خۆی ئێمە بەس شەوان لەوێ ئیشمانە کرد لەبەرەوەی نەمانەتوانی بەهۆی ئەوەی قەڵەباڵغەیەکی زۆر بوو سیارەی خۆڵ و خاشاک شەوان ئەچێ بۆ ئەو شوێنە پاکەوەکە بە ڕۆژ ناتوانێت بەڵام ئێستا ئەتوانێت سیارە بچێتە ئەو شوێنانە و پاکی کاتەوە و یعنی وەکو جاران نیە زۆر باشترە بازارێکی کەشمان هەبوو بازاری خانخورما بازاری خانخورما بە خۆشحاڵیەوە ئێستا ئەلوەیەکیان بۆ دروست بوو هەر هەمویان دەرچوونە دەرەوە بۆ ئەو ئەلوەیە ئێستا ئەو بازارەش لە داهاتوودا ئیشەڵڵا نۆژەنیەکەی پیشەوەران و شۆفێرانشدا دوو بێدانجیانە لە خراپی ناوچەی پیشەسازی و دەڵێن حکومەت نەک ئاوەرمان لێ ناداتەوە بەڵکو لە هەوڵدایە شوێنەکانیشان بە ناوی زێتەڕۆییەوە دابخات ئەوان ڕەتی دەکەنەوە بچنە ناوچە پیشەسازی نوێیەکە پاساویان دووری و گرانی کری دوکانەکانە باوەش قوڕا وەرسەر ئەم منتقەیەکە ئەولا وەڵا کرێی زۆرە برای باوکم کرێکەی گەلێ زۆرە کە کرێکەی زۆر بوو ناتوانین ئێمە بڕین بوێ ئەلێرە عیبمان نییە بەسەوەتا قوڕقوڕا غزمت گوزاریمان بۆ نایەتە بناوە سەبی ناکەن قیری ناکەن و ئەوێش دۆخەکەی وەکو پێویست نییە فیتەر یان خۆت شاردەمیکانێکی شۆفێرانە ناو قڕوو ئەو دۆخە نەخوازراوە سەرقاڵی چاکردنەوەی ئۆتۆمبیلەوەکانیان دوای ئەوەی کە ئەو با بڵێن خاوەن دوکانانە ئەگوازرێنەوە بۆ شوێنە تازەکە ئەو شوێنە کۆنە چی لێ ئەکرێن چۆن پاکەکرێتەوە خۆی دیاردەیەکی زۆر ناشرینە کە فیتەر لە ناو شار بێت ئەو با بڵێن منتقە سناعی تازەی کە کراوە زۆر نمونەیە یعنی جێ هەمویانە بێت ئەڵێن کرێکەی زۆرە و بە ئێمە نادرێ و خەڵک
دوورە و هەنێک قسانەکە وڵی ئەو بابەتە تەوان ڕەتی بە خۆیانەوە هەیە نازانم بەڵام مژ ناخۆشەکەیان پێدە یعنی دوای هەڵبژاردن و ئەوانە بەرگە و بنیان بپێچنەوە هەرە بێ دەرچن ئەتر ئەم ساڵ نەبێ ساڵێتر بەڵام شاری ئێوە چییە؟ ئێمە وەکو فشار ناتوانین فشارێ بکەینە سەریان بڵێم ئیلا دەرچن بەڵام ئێمە تەنزیمی ناوشار لای ئێمەیە ئێمە پێمان خۆشە دەرچن و ئەوەشی کە زیادە ڕەوی هەبێت قبولی لێ ناکەین مەسەلەن بۆ نمونە شۆستەکانی گردی بێ یاخود ئەو شتانە مستەمڕ ئیجراعاتمانەیە لە سەریان بەڵام پێم باشە بچینە شوێنی خۆیان شوێنی تایبەتیان بۆ کراوەتەوە و ناوشار پاکینەوە بۆی ئەو شوێنێکی کە ئەوانی سەگردویانە نۆژەم بکرێتەوە وەکو جەنابەت ئاماژەت پێکردیان شوێنێکی جوان هەبێت ناوشاری کەرکوو مامۆستا وەکو جەناب و ئاماژە پێکرد ئێرە ڕێگایەکی سەرەکیە ڕێگای سەرەکی گەڕەکی کوردستانیان ناو گەڕەکی کوردستانە دیمەنەکان ینی گزارش لە تەنانەت گوند ئەوسا زۆر حکوومەت پراوێزی خستە بوو باوەڕ ناقم دۆخی ئەو نەخرابوو بێ گوندەکان کاتێک کە ئاوەڕ هەموو جالی ئەویان نەبوو بەڵام کامێرامانێک هاوکارم بێت دیمەنەکان مەدانیان بگوازێتەوە یعنی یا بە شێوەیەکە کە تەواو پراوێز خستنی گەڕەکە کوردیەکانی پێوە دیارە جەنابتان ئینشاءڵڵا کە ئەگەری بەهێزی شەوەیە بچنە ئەنجومەنی پارێزگاوە متمانەی کەرکووکەکان بەدەست بێنن هەوڵ ئەدەن ئەم بابەتانە معالەجە چارەسەری بکەن مامۆستامە و بەڵێنەی بە خەڵکمان داوە بەس ئەو برایان ئەگەدار بن من نەکەر سیاری تێکەوێ هێوشەکەون ناو چاڵانەوە ئێمە خۆمان لەم گەڕەکەین ڕاستە من خەڵکێکی زۆر لە ناو گەڕک ئەمان ناسێ دوایتر ئێمە بینە نێنەری هەموو کەرکک بەڵام دڵنیا بە من تاکە کاندیدم کە لەم گەڕەکەیە کاندید کراوم لەم شارەیە کاندید کرام دڵنیا بە دوای سبێ دوست بێت چاوم لە گەڕەکەی خۆم بێ ئێمە لە ناو گەڕەکەی ئاگادارین خەڵک ئەناڵێنێ بەدەست سڵکا و سیانا و بەدەست ئەوەی کە ڕێگاوبان ئەو های لێ هاتووە دڵنیا بە ئێمە چونکە خۆمان ناو معاناتەکەین ناو هەست بە و ئازاراکەین کە خەڵکتایەتی ئەوە نییە ئێمە لە ناو vێلە بژین و ئاگامان لە خەڵک نەبێ یان خەڵکی ناو شار نەبین من خۆم هەرەوەتە ماڵوان یەک دوو کۆڵان لە وڵاتر ئێمە خۆمان ناو گەڕێکی فەقیر و هەژار ئەژێنانی لە دەسەڵاتدارە کوردیەکانی پێش 16 ئۆکتۆبەر لەوەی ڕویان نهاتبێ خەڵک لێرەکانی کەسی ڕووی نهاتبێ خۆ لێرەکانی کا دۆخەکە و نەخراپە وایە وەڵام مامۆستا من پێم خۆش بوو یعنی کە کاتێک ئەوان نێنەر بۆ خەڵک دانێن و هەر حەسب منطقە جوغرافیەکەش دایان بنایە یعنی بۆ نمونە لەم گەڕەکە دووسێ کەسیان دابنایە لە فلان گەڕک دووسێ کەسیان دابنایە نەک لەسەر ئەساسی مەسلحەتی حیزبی و مەسلحەتی شخصی دایان بنایە و چێ نێزیکترە لە فلان بەرپرس بیکەنە کاندید چونکە بەڕاستی ئێمە ئەو کاندیدانە هەموو هەندێکیان لە دەوڵەمەندیە گەیشتنوتە ئاسمان و هەندێک فەقیر هەیە کە تۆتە ژێر زەوی و ئاگایان لێنی مامۆستای بەڕێز کە ئاگایان لێ نەبێ ئێمە بۆیە پێمان خۆشە کاندیدەکان بە شێوازێک بواە لەسەر ئاستی گەڕەکەکان دابش بکرایە وەڵام سوپاس بۆ خوای تەبارەک وتەعالا ئێمە خۆمان هەر ناو گەڕەکوبان بووینەوە هەر ناو شار بووینە ئاگادارین ئێمە هەر خۆمان خەڵکی ئەم شار و گەڕەکەین و خەڵکش ڕۆژانە تەلەفۆنمان بووەکە مامۆستا ئەو منداڵە جلی پێویستە مامۆستا فلان کەس نەشتەرگەری پێویستە مامۆستا فلان قوتابخانە جامی شکاوە مامۆستا باوەڕکەوەتە قوتابخانەیەک ئەلەوێ دوێنێ داوای سۆبەیان کردو بۆ قوتابخانەکە الحەمدولله ئێمە تقریبا 15 سۆبەمان بۆیە دابین کردووە ساڵن مامۆستاەوە سۆبەکەت بۆمان هێناوە بەڵام نەوتەکەمان چۆن بۆ دابینەکەن ئەوە دەیتە سبێ دوست بێ بچین نەوتەکەشیان بۆ دابیکەن ئێمە ئەوها الحەمدولله لە خەمی ئێمەش نییە بە شەرتێک ئێمە مامۆستا تەنانەت ئێمە جار وایە خەڵکێک لە پۆستێکە بانگشتمانی کرۆتێتی مامۆستا فریای فلان کەس بکەون ئێمە ئەگەر لە کۆمنتێکە ئەمەیان تا کرد بێت چوینە نەشتەرگەری و یان ئەگەر شتێکی پێویست بێ بۆیمان کردو ئەنجا تجای ئەوەی بگاتە ئەوەی ئێمە منسەبێکمان هەبێ مەسئولیەتێک لەسەر شانمان بێ ئەو کاتەکە بووینە نێنەری خەڵک ئەو کاتە ئێمە بەڕاستی بارمان قورسە بێ ئەبێ لە خزمەتی خەڵک بین زیاتر هەر چۆن لە خزمەتیان بوون ئەم جارە بەهێزتر و بەتوانایەکی باشتر و بە بوجەیەکە لە ئەنجومەنی محافظە بتوانین خزمەتێکی گەورەتر بکەین مامۆستا هاوکاران تەسووریان کردووە وێنەیان گرتووە شەقامێکەیە بە شەقامی پارتیوەکێتەکە ناسراوە کە پارتیوەکێتی شەڕیان کردو ئەو جدی من قیتاوێکم ئەو جدی منیکەم لە کۆتایی کەسیان نەیان کردو مامۆستاوەڵا ئەمە نەکەرە شەقام ئێمە زۆر جار حتا گەڕەکەکانیشان دابش کردووە ئیسە بڕۆ شۆرا و ئەمە من پێم ناخۆشە ینی گەڕێکێکی کوردیە بە هەر خەڵک بڵێ شۆراوتەوە خەڵکێک ئەڵێ شۆراوی یەکێتی شۆراوی پارتی
شۆراوی یەکێتی و شۆراوی پارتی ینی شۆرا و هەر شۆراوە گەڕێکێکی کوردیە ئەنج ئەمان هەوڵەدەن خزمەتگوزاری بۆ ئەو بەشەی لای خۆیان برن ئەوان هەوڵەدەن خزمەتگوزاری بۆ ئەو بەشەی لای خۆیان برن بە حکمی ئەوی شارەوانیش ئیستا لە لای برادرانی یەکێتیە دڵنیان یەکێتی خزمەتگوزاری بۆ بەشەکەی خۆی ئەبە ئەگەر بشی بەنجەمە مۆستا بۆ ئەوی خۆی لەوێ بڵێ ئێمە لە بەشە یەکێتی ئەلوێ خزمەتەکەین بەڵام ئەوان لەبەر ئەوەی یەک دوو کۆڵانێک لەو لاسە بکەن پارەی ئەرزەکە زیاد کابیتە جرفانی خۆیانەوە گەڕەکێک ئەو هاوەکو مرکز ئەم لە ئەوە جەنابەت سوڕای ئیستا ئەو لای مەتارە ئەو لای وزارەتی نەوت و شەریکەی نەوتە ئەو لاشمان پشتی کەیوانە ئەم لاشمان ناوەڕاستی شار ئەم مرکز ئەم مرکزە 10,000 خێزانی کوردی تیا بێ تو بێ ئەوها پەراوێزی بخەی دواتر بڵێ وڵای لایەنەکان دیکە کورد پەراوێزەخن کاکە خۆشمان پەراوێزمان خستووە بەڕاستی بۆ ئێمە ڕاستە کورد وەکو خزمەتگوزاری بۆ گەڕەکە کوردیەکان فەرق و جیاوازیەک درک پێەکەین لەلایەن پارێزگارەوە بەڵام ئەوەشی کەوا بۆ خۆشمان دێ خۆشمان لە لای خۆمان غەدر لە خۆمانەکەین بەڕاست مەوەسا کۆتا پرسیارم کاتی ئەم دیمەنانە ئەبینیت و لە هەمە کاتا فلێکس و بانگەشی کاندیدەکانی دەسەڵاتی پێشووە بینی لە بری ئەوان هەز شەرمەزاری ناقی کە ئەوان هەستی پێ ناکەن بۆ ئەو شعور و هەستەی ئەوان کە لە دۆخێکی ئاوا هێشتایان بانگەشەکەن هێشتایان متافە کێشن هێشتایان بەڵێنەدەن یعنی ئەبوو ڕویان بێت وەڵام مامۆستا ئەمە ئەو دروشمانە کە ئەخێنیتەوە ئەو هاتان بۆ ئەەکەین ئەو هاتان بۆکەین خۆ پێشتر دەسەڵاتی ڕەها بووجێی گەورەی کەرکک لای ئەوان بەڵام مامۆستا ئێستا خەڵکێک زۆر ینی نەبێ ئەمە بێدەینەکەش خەڵکێک زۆر نوکتەیەک هەیە لە مەقطعێکی تەمسیلێشی یەکێ لە ئەکتەرەکانی کوردەکانەوە هێنایانە وەکو فیلمێک دەریان هێناوە کاندیدەکە دێ ئەڵێ ئێوە ئەگەر دەرچن ئەم کۆڵانەمان بۆ سە بکەن ئەڵێ سەب چیە بۆتان کاشیەکەین ئێستا ئەمە خەڵک نوکتە ئەڵێ بەسەر ئەمانە مامۆستا بە دروشمانە بۆی بەڕاستی خەڵک الحەمدولێلا تێگەیشتووە بۆیان ناچێتە سەر ئەو دڵنیام ئەم جارە دەنگدەری کورد و کەرکووکیەکان سزای ئەوانە ئەدەن کە لە پێشووترە بەڕاستی گەندەڵیان کردو و شوێندەستیان دیار نەبووە ئەوانە کارتیان سوتاوە بەڕاستی تاو ئەتر ئەوەیە ئێمە ئەمێ دەکەین خوای تەبارەک و تەعالا ئێمە بەکاربێنێ ببینە نوێنەرێکی جوان ئەم خەڵکە لێرە ئێمە ناسی هەم وەکو مامۆستای ئاینی هەم وەکو کەسێکی خێرخواست ئومێدیان بە ئێمە هەیە ئێمەش داواکەن لە خوای تەبارەک و تەعالا ئەو موفقیمان پێ ببەخشێت کە لە جێ ئومێدی ئەوان بین کە ئەم جارە ئێمە تەجروبەکەن و ئێمە چونکە تا ئیستەی شتێکمان لەم شارە بەدەست نەبووە ئەم جارە بزانە ئیسلامیەکان و دەست بەدەست نوێژەکان و ئەوانەی خەڵکێکی پاک و ئەمینن ئەوانە بزانن چۆن جیاوازترن لە ئەوان ومێ دەکەم ئێمە و دەرفەتەمان پێ بن ئێمەش دڵنیاین ئەم جارە دەنگدانی ئەم جارە زۆر جیاوازترە سوپرایز و شتی و سەیری و سەمەرە لەنا ئەم دەنگدانەیە بە ئیزنی خوای تەبارەک و تەعالا ئێمە بە شێوازێک دەنگدێنین کە هیچ لایەنێک ئەوها تەوەقعی نەکرد بێ خی گەورەتان ڕاز بێت دووبارە بە خێر بێن من پێم خۆشە بەس ینی هەچ کەناڵێک هەچ لایەنێک بێ ئەم گەڕەکە فەقیر و هەژار و لێ قەوماوە کە لە شوێنێکی حساسی ناو کەرکووکەکەەوە پشتگوێ خراوە بەسەرمان بکەنەوە بۆ ئێمە دەنگی ئەم خەڵکی گەڕێکی کوردستان و فەیلەقە بگەین بە خەڵک مەسلەی ئاوەڕۆکە ئەگەر تیشکی بخەینە سەر شاری کەرکووک یعنی معقول نیە پارێزگایەک ئاوەڕێەوەنە لاواز باشە سەرەتای کێشەکە بۆچی ئەگەرێتەوە بە دڵنیاییەوە منەوەی بە ئینسافەوە قسەکەم بەشێکی بابەتەکان لەوچی پەیوەندی بە جەنابەتەوەی بەشێکی پێشخۆت و بەڵام چۆنە بێ پارێزگایەک ئەو تەمەنە دێرینەی هەبێ کە چی لە سەرەتایەترین سێکتەر کە ئاوەڕۆیە بێبەش بێت هۆکارەکەی چی بووە؟ خۆی ئاوەڕۆ لای ئێمە با بڵین ئێمە بەڕێوەبەرایەتێکی جیاوازن و ئاوەڕۆژ جیاوازە ئەوە حتمما پلانی خۆیانەیە بەڵام مەفروض بوو نەک ئێستا 10 ساڵ پێش ئێستا پێشەوەی ئەو کۆنکرێت کردوون و سەبکردنی شەقامانە بکرێت مەفروض بوو تەنفیز بکرایە بەڵام مەحەتەیەکی معالەجەیان دروست کردووە لە خواری کەرکووک ئەو مەحەتە معالەجەیە پێم وایە لە 2015 مباشەرەی کرد ئێستا تەواو بوو اینجا دەستیان کرد بە پرۆژەی ئاوەڕۆکە مەفروض بوو لەگەڵەوە بیان کردایە دەرگوێر بڵاو بووتەوە مەسلەی با بڵێن دانانی بەڕێوەبەرێکی دیکە شارەوانی کەرکووک ئەو بابەتەمەوەی لە زاری خۆتانەوە بۆمان باس بکەن بابەتەکە چۆن سەری هەڵداوە و بەکوێ گەیشتەوە بە کوێشەکە خۆی ئەو بابەتە زۆر گەورە کرایە بۆ شێوەیە نییە ئێمە لە شاری کەرکووک ئەم گەڕەکە تازانەی کە کراوە بۆ نمونە ئەم مجەمەع سەکەنیەکان لە ڕێی سلێمانی مەجموعەیە مجەمەعی سەکەنی هەیە جا لە بەخاوە لە وزارەتەوە پێیان باش بوو بەڕێوەبەرێک شارەوانی بۆ ئەو شوێنەدانرێ یاخود وەکو چۆن بڵێم کەرتێکی شانەواری دانرێت کتاب کرابوو بۆ محافظە محافظش لای خۆیەوە
با بڵێن بەڕێوەبەرێکی بۆی دانابوو ئەوە وەکو کەرتێکی لێ دێت تابع بێ بە شارەوانی کەرکووک سەحالیە نێمە 6 کەرتمانەیە توانین بیکەینە حوت بەڵام لە کتابەکەی ئەوە نەهات بوو نووسرابوو بەڕێوەبەری شارەوانی شارە تازەکان ئەوە گرفت دروست ناکایان ئێوە هەستەکەم تۆزێ هەوڵدرا و بابەتە چارەسەری چارەسەرەکەی بەچی ئاراستەیەەکە ئەوە لای جەنابی وەزیرە خۆی چارەسەریەکە ئێوە ئیشکالتانە لەگەڵەوە بڕیار و هەنگاوانە من تەسەوڕ ناکەم تەنفیز بکرێەوە بڕیارە لەبەرەوەی هیچ ناو سنووری شارەوانی کەرکووکە پێویست ناکات ناوی بنەی شارەوانی لەبەر ئەوەی بەرەیەکی با بڵێن پێ کاتەیەکی دیکەیە بابەتەکە بە سیاسی خوێنێتەوە نیە خۆی شەرتیش نییە ئەوە بێ بەس من یەک نقطەیەک هەیە لێرە لەبەرەوەی ناو سنووری شارەوانیە ئەو گەڕەکانە یعنی هیچ پێویست ناکە بکرێتە سەرۆکێکی شارەوانی گەڕەکە تازەکان بەعکس ئەبێ بکرێتە کەرتێکی شارەوانی ئێستا ئێمە 6 کەرتمانەیە و کاتای بێتە حوت لە ماوەی ڕابردوودا ئەوەی کە باسە کراوەوە دوای هەڵبژاردنەکان بە تایبەتی کە هەڵبژاردننی پارێزگاکان نابێتەوە خۆی چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەو دۆخە چەق بەستۆی یاخود هەندێک دەڵێن تاکڕەویەی لایەنی ئیداری شارەکە وەکو یەکێک لە بەرپرسە ئیدارەکانی شار پێتان وایە هەڵبژاردننی ئەم جارە چی لە دۆخەکە بگۆڕێت بۆ باشترکردنی دۆخی خزمەتگوزاری دانیشتوانی گەڕەکەکان بە تایبەتی گەڕەکە کوردەکان من بە نسبەتی خۆمەوە زۆر گەشت بینم بەم هەڵبژاردنە و ئینشاءڵڵا دۆخەکە زۆر بە شێوەیەکی باش ئەگۆڕێ و لە مەسلحەتی هەموو خەڵکی کەرکووکەوێ سەرنجتان بۆ بابەتێکی دوور لە پرسە ڕامیاری و ژینگەیەکان ڕادەکێشم ئەویش بابەتێکی وەرزشیە ساڵی 1982 دەست بە دروستکردنی ئەم یاریگانی و دەوڵەتی لە شاری کەرکووک کرا و لە پاش 4 ساڵ کارکردن بەڕووی وەرزشوانانی شارەکە کرایەوە بەڵام بەهۆی ڕووبەڕووبوونەوەکانی سوپای عێراق و هێزەکانی پێشمەکە لە ساڵی 1991 زیانی بەرچاوبەر یاریگاکە کەوت لە پاشان و لە پرۆسی بەناو ئازادی عێراق و ساڵی 2023 بە هەمان شێوە زیانی زیاتر بەرکەلوپەلی یاریگاکە کەوت و لە خزمەت وەستا ساڵی 2011 بڕیاری نۆژەکردنەوەی یاریگاکە درا بۆ ئەو مەبەستە 9 ملیار و 500 میلیۆن بۆ نۆژەکردنەوەی یاریگاکە تەرخان کرا لە پاشان ڕێژەکە بۆ 14 ملیار و 500 میلیۆن زیاد کرا لە پاش گۆڕانی چەند وەزیرێک بڕی پاری تەرخان کرا بۆ نۆژەکردنەوەی یاریگاکە بەرزکرایەوە بۆ 34 ملیار و 500 میلیۆن دینار بەڵام تەواوی ئەم پارانە نەبووە هۆی تەواوکردنی پرۆسی نۆژەکردنەوەی یاریگاکە و پاش 12 ساڵ یاریگاکە هێشتا بە تەواو نەکراوی ماوەتەوە بەپی زانیاریەکانی پەیام 23 ملیار دینار بۆ بەڵێندەری نۆژەکردنەوەی یاریگاکە دراوە بەڵام بەهۆی گەندەڵ و دەستێوەردانی کەسانی حیزبی و حکومی هەلپەرست بەشی زۆری پارەکە براوە و یاریگاکەش بێخاوەن جێهێڵێنەوە ئەوەی کە ئێمە لێی تێگەیشتوین هەم لە شەریکەی جێبەجێکار و هەمیش لە هەندێک هەواڵی خۆمان کە بەدوای مەوزوعەکەەوە ینی زۆربەی پەرلەمانتارەکان وەزیرەکان کە خاڵشوانی بەتایبەتی خۆی زۆر بەدوای ئەم بابەت و مەوزوعەوەیە هەوڵی زۆر دراوە کە چارەسەری کێشەکە بکرێت ئەڵێن کێشەیەک لە بینی وزارەتی وەرشولاوانی عێراق و لە بینی لیژنەیەک هەیە لە ئەنجومەنی وەزیران ناوی لیژنەی اقتصادی پێڵێن ئەو لیژنەیە بووە بە کێشە بۆ ئەوەی کاڵە ئێمە ئەو پارەی کە تەرخان کراوە تەواومان کردەوە و داومانە بەڵام ئەوەی کەماوە ئەندیتار و نازام هەندێشتی لەو بابەتانە باسەکەن گوای ئەمەیە لە سەرەتای ئەم یاریگایە لەسەر فەرمانی جەنابی مام جەلال بەڕەحمەت بێت فەرمانی کرد کە نۆژەن بکرێتەوە کۆمەڵێ عایلەی تیا بۆ عایلانە هاوکاری کران لە بودجە و نەسری تایبەتی خۆی تەواو کرا و ڕۆیشتن تەواو بوو لە دوای ئەوە تەلەفۆنی بۆ نووری مالکی کرد نووری مالکی لیژنەیەکی نارد و هاتنە کەرکووک یەکەم جار 9 ملیار و 500 میلیۆنیان بۆی تەرخان کرد کە لیژنەکە گەڕایەوە بەغا تەلەفۆنیان بۆ من کردەوە وتیان 9 ملیار و 500ەکەمان کردو بە 14 ملیار و 500 میلیۆن لەبەرەوەی ئەیانەوەی هەندێک ئیزافاتی تیا بکەن وەکو فندق وەکو هۆڵێکی داخرا وەکو مەلەوانگە یان ئەیانەوەی وەک بیکەن بە شارێکی یاری متەکامل بینایی فندقەکە دروست کرا بەڵام بە هەیکەلی مایەوە دواتر ڕەفز کرایەوە 14 ملیار و 500 میلیۆنەکە کرایە 24 ملیار و 500 میلیۆن وەزیرێکی تر هات ئەویش 10 ملیارتری بۆ زیاد کرد
ئەو ڕۆیی وەزیرێکتر هات 10 ملیاردری بۆ زیاد کردو ئێستا 34 ملیار و 500 میلیۆنی بۆ تەرخان کراوە لەو پارەیە بەپی زانیاریەکانی ئێمە نزیکەی 23 ملیاری بۆ تەرخان کراوە یعنی وەرگیراوە ئەوەی کەماوە 10 ملیارە ئەوەی کەماوە ئەو نسبەتی ئیشکردنەی کە کراوە لە وێنانە بە بڕای من لە 160 بۆ 70 بۆ 75 تەواو بووە ئەو 20 بۆ 25 کەماوە یعنی شتی زۆر گەورە نین شتە بچووکەکانی ماوە بەڵام کە تەواو نەکرا و تەسلیم نەکرا یعنی هەر ئەوەی وەکەوەی کە هیچ نەکرابێ بەداخەوە چونکە ئەوەی کە کراوە ئەوەی کە کرابوون و منە کورسەکان لە ساڵی 2013 دامز یعنی نزیکەی 10 ساڵە دانراوە خەریکی ئێستا ستۆکە بێ کەواتە جارێ دیکا بێ و کورسیانە بگۆڕیتەوە یعنی ئەوە وەک نمونایڵێ ئەرزیەتی یاریگاکە تا ئێستا 3000 هەڵکەندرا و دووبارە پڕکراوەتەوە و فریزی لە هۆڵندا و لە وڵاتانی ترەوە بۆ هاتووە و لەبەرەوەی یاری لەسەر ناکرێ و چەند ساڵێکی بەسەر ڕاتەیەکە چێ جارێکی هەمیسان هەڵگیراوەتەوە و دانراوەتەوە من یەکەم جارش کە بینیم وتم ئەم فریزە بۆ یاریکردن ناشێ و ناگونجێن ئیتر دوای لیژنەیەک لە فیفاوە هاتن سەیریان کردوتیان ئەمە ئەهینی یاریکردن نییە جارێ دیکە ویان هەڵگرتەوە فریزی دیکەیان بۆ هاوردە ئەوەی کە هاوردووشیانە بە بڕای من بۆ خۆمەمە قەنەعاتی خۆمە لەگەڵ ئەوەی پێشوە فەرقێکی وهای نییە بۆیە پێم وانی ئەویش وەکو پێویست بێ بۆیە کێشەکانی یاریگای نێودەوڵەتی کەرکووک زۆر گەورن بەڕاستی یعنی ئەوەی کە ئێمە ئەیبینین مەسەلەکە هەم لە ڕووی سیاسیەوەی هەم لە ڕووی نەتەوایەتیەوەی هەم لە ڕووی مادیشەوەی ینی هەموو لایەنەکانی گرتوۆتەوە بۆیە چارەسەر ناکرێ و هەروە ماوەتەوە. خراپی دۆخی خزمەتگوزاریەکان و بژێوی دانیشتوانی کەرکووک لە کاتێکدایە شارەکە خاوەنی سەرچاوەیەکی زۆری ئابوووریە کە خۆی دەبینێتەوە لە بوونی زەویەکی بەپیت و دەوڵەمەندی ناوچەکە بە سامانی سروشتی. مێژووی بەرهەمێنانی نەوت لە شاری کەرکووک بۆ تشینی یەکەمی ساڵی 1970 دەگەڕێتەوە زۆربەی ئەو ئەڵتونە ڕەشەش دەکەوێتە ناوچە کوردنشینەکانەوە. پێش دەستپێکی جەنگی جیهانی دووەم لە ساڵی 1939 لە بابە گۆرگۆ توانە ڕێژەیەکی بەرچاونەوتی خاو بەرهەم بهێنرێت. دواتریش لە ساڵەکانی 1954 لە کێڵگەکانی بای حەسەن و جەمبور کە دەکەونە باکووری خۆرئاوە باشووری خۆرهەڵاتی کەرکووک نەوتی دیکە بەرهەمهات. لە دوایین ئاماری وەزارەتی نەوتی عێراقاتوە تەنیا لە مانگی دەی ئەم ساڵ 109 ملیۆن و 545,589 بەرمیل نەوت لە عێراق بەرهەمهاتوە کە داهات دەکەی 9 ملیار و 500 میلیۆن دۆلار بووە. دوای ساڵی 2017 تا 16 ئۆکتۆبری 2017 نەوتی کەرکووک لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە دەفرۆشرا لە ئێستاشدا ڕۆژانە 75,000 بەرمیل نەوت لە کەرکووک بەرهەم دەهێنرێت بەڵام ئەو کات و ئێستاش سوودێکی ئەوتۆی بۆ دانیشتوانی شارەکە نەبوو. بەپێی سەرژمێری ساڵی 1950 لە سەدا 48.3 دانیشتوانی کەرکووک کوردە و لە بەرامبەردا عەرەب لە سەدا 28.2 تورکمان لە سەدا 21.4 بووە. سەرڕای ئەوەی گومان لە ئامارەکە دەگرێت و شارەزایانی مێژووی کورد لەو سەردەمەدا بە زۆرینەی ڕەها لە قەڵەمی دەدەن و دەڵێن کورد ڕێژەکەی لە سەدا 52 بووە بەڵام حکوومەتی ئەو کات لەبەر بەرژەوەندی خۆی ئامارەکەی شێواندووە. بەڵام پاش 66 ساڵ لەو ڕاپرسیە کورد تەنانەت پارێزگاری شارەکەشی لێوەرگیراوەتەوە و دانیشتوانەکەی دەڵێن کوردە ڕەسەنەکان لەلایەن دەسەڵاتدارانەوە بە هاوڵاتی پلە 2+3 سیر دەکرێت. لە هەڵبژاردننی ساڵی 2010 ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیستی عێراقی زیاتر لە 211,000 دەنگی بەدەستهێنا لە بەرامبەردا لیستە کوردیەکان 206,000 دەنگیان لە کەرکووک وەچم قست.